میدیا لە هەرێمی کوردستان لە چەند ساڵی ڕابردوودا تاوەکو ئێستا گۆڕانکاری زۆری بەسەردا هاتووە. قەرەباڵغی میدیا و میدیای ئاڕاستەکرا و سێبەر کاریگەری زۆری لەسەر ئەو پشێویە دروست کردووە کە بەهۆی میدیاوە دروست بووە. کە میدیا بە حکمی کاریگەریبوونی و بە حکمی ئەوەی بەڕێوەبەری گشتی تۆڕی میدیایی کۆمەڵ لە کۆنفرانسێکدا تایبەت بە کۆڕبەندی نیشتیمانی بۆ ریفۆرمی میدیا ڕایگەیاند. کۆمەڵێک ڕەهەندی کۆمەڵاتی و سیاسی هەیە پێویستە پێش ریفۆرم لە میدیا چاک بکرێن و دوا بەدوای ئەوە میدیا خۆی ڕێچکەی خۆی وەردەگرێت. یەکێک لەو خاڵانەی کە گرنگە لە ریفۆرمی میدیا یا بەڕێزان بابەتی ئەوەیە ئەو جەدەلەیە کە ئێمە ریفۆرم لە میدیایە بکەین و لە ڕێی میدیاوە بتوانین سەر لە نوێ ریفۆرم لە بواری سیاسی و ئابووری و فەرهەنگی و ئەوانەی تریشا بکەین کە ئەمە یەکێکە لە بۆچوونەکان کە میدیا بە حکمی کاریگەریبوونی و بە حکمی ئەوە ئەتوانێت چوارچێوەی جیاواز بۆ کۆمەڵگە دیاری بکە ئەتوانێت ئەم ریفۆرمە بکە. لە مقابلی ئەمە شابەڕێزان دیدگایەکی تریش هەیە تیۆرێکی تریش هەیە کە پێی وایە نەخێر هەتا ئەو کاتەی کە بارودۆخی سیاسی ئاڵۆزە بارودۆخی کۆمەڵایەتی ئاڵۆز و شێواوە بارودۆخی فەرهەنگی شێواوە و ئەوانە ریفۆرمیان تیان نەکرێ ئەستەمە بتوانین ریفۆرم لە بواری میدیایە بکەین چونکە لە دوجارە میدیا ڕنگدانەوەی کۆمەڵگایە و جزئێکە لە کۆمەڵگا بۆیە پێویستمان بەوەی ئەم سێکتەرانە ریفۆرمیان تیا بکەین دوجاریش خۆی لە ئەنجامە میدیایەکی ریفۆرم کراومان بۆ بەرهەمیێت کە ئاسانتر ئەتوانین پەیامەکانی خۆی بگەێنێ و ریفۆرمی تیا بکەین. بۆچوونی میدیاکارێک وایە کە پێش ئەوەی ریفۆرم لە میدیادا بکرێت پێویستە ریفۆرم لە سیاست و سیاسیەکاندا بکرێت چونکە هۆکاری پاشەکشەی میدیا لە هەرێمی کوردستان بەهۆی نەبوونی سیاسەتێکی دروست و تەندروستی لایەنە سیاسیەکانە کەوای کردووە لە میدیا ڕنگدانەوەی خراپی هەبێت. بە بۆچوونی ئێمە ریفۆرمی میدیایی لەگەڵ ریفۆرمی سیاسی هەردووچان نەبێ بەیەکەوە بن. ئەگەر ئێمە ریفۆرمی سیاسیمان کرد ئۆتۆماتیکیان ئەو کاتە ریفۆرمی میدیاییشمان کردووە چونکە میدیا ڕنگدانەوەی بارودۆخە سیاسیەکەی ئێستا چونکە لە هەرێمی کوردستان ئەوەنەی میدیایکی سیاسیمانێ میدیایکە هیچ و ناسێکی تر وەرناگرێت لەبەر ئەوە قسەکە لەسەر ئەوەیە. ئێستا ئەمە زۆر قسە ئەزانم کۆڕبەندە لەسەرەوە بوو کە چۆن میدیا ریفۆرم بکرێت بەبێ ئەوەی کە مەسەلەن بۆ منە کەساتی سیاسەکان لێرە بن. سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کە زۆرترین تۆمەتەکان لەسەر ریفۆرم نەکردن لە میدیا ئاراستەی ئەو دەکرێت بەرپرسی لقی سلێمانی سەندیکای ڕۆژنامەنووسان دەڵێت تەنانەت سەندیکاش پێویستی بە ریفۆرم هەیە و ئەو قسانەی لەسەر گۆڕانکاری دەکرێت لە میدیای کوردی لە هەموار یاساکە بگرا تا کۆکردنەوە و ڕێخستنەوەی میدیا بەگشتی. ئێمە کە باس لە ریفۆرم ئەکەین ئەڵێن ئەبێت سەندیکا ریفۆرم بکات. ئێستا ئەم کۆڕبەندی کە ئەمڕۆ ئێمە هەمومان هاتوونەتی ئێرە بۆ ریفۆرمی میدیاییە بەڵام ئێمە سەندیکاکەمان خۆی پێویست بە ریفۆرم هەیە. یعنی من ئەگەر بە خەڵک بڵێم 6 مانگە واسیترین شت وەسڵی حساباتیان بۆ لەکە سلێمانی نەناردوو کە وەسڵی حساباتیان نەناردیانێ بێت تۆ فلیش بێ بەدانیشی لە ماڵەوە. ئەمە یەکێک لە کێشەکانە. دوو نازانین چی ئەگوزارێت چی ئەکرێت ئامار دابەشەکرێت و ئاگات لێنێ. ئەلموهیم ئێمە سەندیکایە ئێستا خەڵک ئەوە هەموو ڕۆژنامەنووسان لێرە ئامادەن ئەگەر راپرسێ بکەیت لەناو ئەم 300-400 کەسی کە لەم قاعەیە کۆبوونەوە ئامادەن ڕێیان بەرامبەر بە سەندیکا وەرگری ئەو کاتە ئەزانی ئایا سەندیکای بە ریفۆرم بکە یا سەندیکا خۆی پێویستی بە ریفۆرم. لە هەرێمی کوردستان تا دێت میدیا ڕوو لە زیادبووندایە و پێشتری سەندیکای ڕۆژنامەنووسان هۆشداریان دابوو لە زۆربوونی میدیا و سۆشیال میدیا و بەبەش دەزانرێت لە پاڵ ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەوانیدا سنوورێک بۆ میدیای سێبەر و سۆشیال میدیا دابندرێت هیچ نەبێت پابەند بکرێن بە بنەما و پرانسیپەکانی کاری ڕۆژنامەوانیەوە. ڕامێر عوسمان کەناڵی پێام سلێمانی.